سڵاوتانی بەوەم کاتان باش بینەرانی عزیزی شارپێز ئەمڕۆ هەشتی شوبات دواوادە بوو لە بەردەم سەرجەم هێز و لایەنە عێراقیەکاندا بۆەوەی بتوانن سەرۆکۆماری نوێی عێراق لە پەرلەمانەوە هەڵبژێن جارێکی تر دیارە هێز و لایەنە سیاسیەکان نەیانتوانی بگەنە ئەو ڕێکەوتنەوە لە پەرلەمانەوە سەرۆکۆماری نوێی عێراق هەڵبژێرن. ئەمڕۆ پەرلەمانی عێراق چەند کاتژمێرێک پێ ئێستا بڕیاری داکە دەرگای خۆپاڵاوتن جارێکی تر بەڕووی ئەو هێز و لایەنە سیاسیانە خودە و کەسانە بکاتەوە کە دەیانەوێت خۆیان کاندید بکەن بۆ سەرۆکۆماری نوێی عێراق. دەمەوێت لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان گفتوگۆ بکەین وبارەوە. دکتۆر سڵاو لەبێ کاتەوە باش. زۆر سپاس. پەرلەمانی عێراق ئەمڕۆ بڕیاری دا کە دەرگای خۆپاڵاوتن جارێکی تر بەڕۆی ئەو کەس و لایەنانە بکاتەوە کە دەیانەوێت خۆیان کاندید بکەن بۆ ئەم پۆستە. ئەمە تا چۆن بڕیارێکی یاسایی و دەستوریە؟ لە ڕاستیە من دوێنێ شتوتێکم لەسەر کرد لەسەر بابەتە بە پێی یاسای هەڵبژاردننی یاسای ئەحکامەکانی خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆککۆمار ژمارە 8 ساڵی 2012 بە دەق لە مادەی 3 فقرەی یەکەمەوە هاتووە کە ماوەی خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆککۆمار 3 ڕۆژە و لە دەقای قانونیەکەشە ئەڵێ بەلای زۆری 3 ڕۆژە، ناڵێ ینی 3 ڕۆژیش ئەڵێ بەلای زۆری، یعنی کە حد الأقصى 3 ڕۆژە. بۆیە ئەوە ینی بەیتڵاق ئەو دەقە ئەمەی ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان کردوەتی کارێکی نایاساییە. لە ڕاستیە ئەگەر بەم شێوەیە بێ هەرجارە نیسابی جەلسەی هەڵبژاردننی سەرۆککۆمار تحقیق نەبوو یەکسەر بێن دەرگای خۆپاڵاوتن کەنەوە و سەر لە نوێخ ئەم ئیجراعاتە دەست پێ بکاتەوە، یعنی خۆ پاڵێون و ئینجا دوایی سەرۆکایەتی پەرلەمان بە پێی یاساکە هین کات ئەوە بکات مەسەرەن تدقیقی ناوەکان بکە و اینجا دوایی ئەعلانی بکە و دوای بڕاتە مەحکەمە و بێتەوە نزیکی مانگێکی پێچە. هەموو جارێ هەر کاتێک نیساب نەبوو یەکسەر بێن سەر لە نوێ دەرگای خۆپاڵاوتن بکەنەوە کەواتە ئەمە کاتێکی زۆری پێچە. یعنی بەم پێودانگە بێ ئەبوو ئەو کاتانشی کە هەر کۆبوونەوەیەکی مەجلیسی نوابی عێراقی یەکەم کۆبوونەوەی سەرۆکایەتی تیا هەڵ نەبژێراوە، ئەبوو یەکسەر بڕۆینەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بڵین وڵا لەبەرەوەی سەرۆکایەتی هەڵ نەبژێرا، سەرۆکایەتی پەرلەمان هەڵ نەبژێرا، بڕۆین یاڵا دیسان با هەڵبژاردن بکەینەوە. ئەم پێودانگە پێودانگێکی هەڵەیە لە ڕووی مەنتقەوە و پێودانگێکی هەڵەیە لە ڕووی یاساییشەوە. ئەمە بەڕاستی من ئێساش ینی باسم ینی شتێکم لەسەر نووسی شتێکی کورد ئەمە ئەبوو بەوازحی بڵێن لەبەرەوەی هوشارزێباری کە کاندیدی پارتیە و پارتی ئەساندامی هەیە لە دەستی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆپاڵاوتنەکەی لەلایەن دادگای باڵای فیدرالیەوە ڕاگیراوە، بۆیە ئەمەیان کردووە بۆ ئەوەی دەرفەتێک بن بە پارتی بۆی مڕۆشەحەکەی خۆی بگۆڕێ یان دەرفەتێک من بە پارتی و بە هوشارزێباری مەلەفەکانی دابخا. بۆیە یعنی ئەمە تەنها پەیوەندی بۆی حەق بوو لە قرارەکە ڕێک ڕاستەوخۆمە بنووسن بۆی یعنی خەڵک ڕوون واضح بێەوە ئەمە یعنی ئەبێ بە سابقەیەکی ژەگەرم بەم شێوەیە بڕوە ئەبێ بە سابقەیەک، یعنی بۆی بزانین یەک جارە ماکرێ ئەویش لە بەرخاتی مڕۆشەحەکە ئەگینا یعنی ئەگەر بەم شێوەیە بێدەم و جارێ جەلسەکە نەکرات و بی سەر لە نوێ پرۆسی هەڵبژاردنەکە دووبارە بکەیتەوە من ناگەین نەتیجە. دکتۆر هەندێک لە چاودێران پێیان وایە ئەم بڕیاری ئەمڕۆی پەرلەمانی عێراق جۆرێک لە ئەڵە دەرچەیەکە بۆ ئەوەی کە عێراق لە بۆشایی دەستوری ڕزگار بکات. پێ وایە هێز و لایەنە سیاسیەکان لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا بتوانن ئەوانی کە ئەیانەوەی کاندیدەکانیان بگۆڕن کاندیدەکانی خۆیان بگۆڕن و مامەڵێکی تەندروست لەگەڵ دۆخەکەدا بکەن. یعنی ئێستا ئەمە ژر دیسانەوە مۆزوعەکە چارەسەر ناکە. بۆچی چارەسەری ناکە؟ یعنی ئێساەوە بۆ نمونە بڵێن پارتیش مڕۆشەحەکەی خۆی گۆڕی کردی بەیەکێکی تر بەپێی ینی ڕاوی دادگای باڵای ئیتحادی پێویستەکات نیسابی دانیشتنی هەڵبژاردننی سەرۆککۆمار و لە سەرسەی کۆی ئەندامانی پەرلەمان بێ. ئەگەر تەوافق لەسەر مڕەشەح نەکرێ جاهی پارتی بێ یاهی هەر لایەکی تر بێ دوو لە سەرسێ نایەتدی. ئێستا ئەگەر ئەم جارە لایەنەکانی تری دەرەوەی ئەو تەحالوفە سێقۆڵیە یانتوانی یەک لە سەرسەی
ینی سولسی معطل دروستکەن پەکخەر دروستکەن و نێڵن لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەنجام بدرێ بەڵام سەدر هات یاریەکەی پێچەوانە کردەوە هادووتی من سورسی معطلم ینی کەواتە لە بریەوەی دریای خۆپاڵاوتن بکرێتەوە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنرانی عێراق ئەبوو هەوڵیەوە بدات کە کوت لە جیاوازەکان کۆبکاتەوە لە چەند دانیشتێکی ماراسۆنی هەوڵیەوە بدا کە تەوافق بێنێتەکایەوە لەسەر سەرۆک کۆمار کە ئەمە ئامانجی نووسەرانی دەستور بووە من گەڕامەوە بۆ لیژنەی بۆ هێن بۆ کۆنووسەکانی لیژنەی هەمواری دەستور ئەوانە کاتێک ئەو دوو لە سەرسیان داناوە بۆ ئەو بۆ کە کەسێکی شخص ینی کەسایەتیەک کە جێی ڕەزامەندی هەمووان بێت ببێ بە سەرۆک کۆماری عێراق. کۆتا پرسیارم لەسەر ڕۆڵی دادگای فیدراڵیە دادگای فیدراڵی تا چەند توانیوێتی مامەڵێکی تەندروست لەگەڵ ئەو سکاڵایانە بکات کە لە ڕێگەی دادگای فیدراڵیەوە تۆمار کراون. واللهی ئەوەندەی من لە ماوەی ڕابردوو ئەم چەند ماوەیە کە ینی بە تایبەتی لە دوای دانیشتنی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق متابعی کارەکانی دادگای باڵای فیدرالی ئەەکەم لە ڕابردوش کردووە کە هەندێک بڕیاری هەڵا پێم وایە بەڕای من بڕیاری هەڵی تیا بووە بەڵام ئەمەی ئەم ماوەیە بەڕاستی بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی لە زۆربەی پرسەکان دروست بوون دەستوری بوون بەڕای ئێمە نزیک بوون لە ڕۆحی دەستور نزیک بوون لە منطقی قانون و بەشێکیشی هەر ڕەنگە پەیوەندیدار بێ بەوەی کە هەوڵی ئەویان داوە کە پرۆسی سیاسی بخەنە سەر ڕێچکەیەکی دەستوری هەربژیت. بەڵام بەڕێزان ئەوەی کە گوێبیستی بوون وتەکانی دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان بوو لەسەر ئەو دۆخە سیاسیە ئاڵۆزەی کە ئێستا لە عێراق دروست بووە دیارە چەند کاتژمێرێک لەمەوبەر پەرلەمانی عێراق بڕیاریدا کە بۆ جارێکی تر دەرگای خۆپاڵاوتن بەڕووی ئەو هێزولیانە سیاسیانەدا بکاتەوە یاخود ئەو کەسانەدا بکاتەوە کە دەوێت خۆیان بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار بپاڵێەوە.